بەناوی خدای گەورە و مێهرەبان بەڕێز ئەندامانی پەرلەمان بەڕێز کەس و کاری خوێندکاران و قوتابیان بەڕێز بەرپرسانی خوێندکاران و قوتابیان بەڕێز ڕاوێژکار و بەڕێوەبەرە گشتیەکانی وەزارەتمان بەڕێز سەرۆکێشێتی مامۆستایانی کوردستان هەموو لایەک زۆر بەخێر بێن سەرچاو زۆر داوای لێبوردنیش دەکەین کە نزیکەی نیو سەعات تەخیر بووین لە ئیعلانکردنەکە پێشی ئەوەی بێم باسی نتایجەکان بکەم سەرەتا داوا لە هەموو کەس و کاری قوتابیان و خوێندکاران دەکەم کە پاڵەپەستۆ نەخەنە سەر ڕۆڵە چاوگەشەکانیان سەر کوڕەکانیان سەر کچەکانیان لەبەرەوەی ڕوحی ئەوان و گیانی ئەوان و ئایندەی ئەوان پەیوەست نییە تەنیا بەو نمرانەی کە ئەوڕۆ بەدەستیان دەکەویتن هەموو ئەوانەی لە دنیا ڕۆڵیان هەبووە لە ڕووی سیاسی یان لە ڕووی ئەکادیمی یان لە ڕووی هونەریەوە شەر نییە ئەو کەسانە ببوون کە ئیلا دەرەجەی بەرزیان هێناویتن بۆیە داوایان لێ دەکەم ئەو پاڵەپەستۆیانە نەخەنە سەریان و دنیاش بەو تاقیکردنەوە یان بەو نەتیجەیە کە ئەو ڕۆوەری دەگرنەوە کۆتایی پێ نەهاتن بەڵکو دنیا زۆری ماوە و ئینشاءڵڵا هەموو قوتابیانی ئێمە هەموو خوێندکارانی ئێمە ئایندەشی گەشیان دەبێتن بۆ ئەوەی خزمەتی وڵاتی خۆیان و خزمەتی کەسوکارەکانی خۆیان بکەن بەڕێزان خۆشەویستان ناکرێت لە مناسبەیەکی ئەوها بە کورتی باسی بارودۆخی پەروەردە نەکەین لەبەرەوەی پەروەردە پەیوەندی بە ئێستا و ئایندەی میلەتی ئێمە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆ پەروەردە زۆری کردووە بەڵام هێشتا زۆریش ماوە ئەو شتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان کردیەتی ئەگە زۆر بە کورتی باسی بکەین تا دەگاتە ئەوڕۆ تەماشا دەکەین لەو کاتی کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا پێشی ئەوە لە هەرێمی کوردستان تەنها 1000 باڵەخانەی قوتابی هەبوو لە کوردستان باڵەخانەی قوتابخانە هەبوو ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 6000 باڵەخانە هەیە ئەو کات لە ساڵی 91-92 ئێمە تەنها 20000 مامۆستامان هەبوو ئێستا 170,000 ببورن مامۆستا و فەرمانبەرمان هەیە ئەو کات ئێمە تەنها 9 ملیۆن قوتابی و خوێندکارمان هەبوو ئێستا 1,760,000 قوتابی و خوێندکارمان هەیە لە هەموو ڕۆکەوە گۆڕانکاری گەورە بە بواری پەروەردە لە هەرێمی کوردستان هات ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ پێش دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو 4 ساڵەی دوایی قەیرانی زۆر گەورە ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئەگەر تەنها بینینە پێرچاوی خۆمان شەڕی داعش بڕینی بودجە لەلایەن حکوومەتی بەغداوە و ئەو ئابلوقانەی بە شێوەیەکی گشتی لە کاتی ڕیفراندۆم حکوومەتی عێراق هاویشتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزعی سیاسی ناوخۆشمان بەڕاستی ئەوانە هەمووی کاریگەری سلبی لەسەر پەروەردە هەبوو لەبیرتان دێ بایکۆت هەبوو ئێمە لە پەروەردە خەریکی ئەوە بووین کە تاقیکردنەوەکانی وزاریمان لە کوردستان نەبێتە دوو بەش خۆشبەختانە بە هیمەتی مامۆستایانی خۆشەویست و سەرپەرشتیاران و هەموو بەرپرسانی پەیوەنددار ئێمە لە کوردستان ماوەی 4 ساڵ کە بایکۆت هەبوو کە ئەزمەی دارایی و مەشاکلی سیاسی هەبوو تەنها پەروەردە بووین لە هەرێمی کوردستان یەک تاقیکردنەوە هەبوو و هەموو لایەکانمان گەیاندەیەک بۆی لە یەک کاتدا تاقیکردنەوەی وزاری و نەوەی نیشتیمانی ئەنجام بدرێتن بەندە بە هاوکاری بەڕێوەبەرە گشتیەکان 64 جار سەردانی شاری خۆشەویستی سلێمانی و ئەو دەبەرەمان کرد بۆ ئەوەی بایکۆت نەمێنێتن و لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان تەنانەت گەیشتە حەدی ئەوەی ئێمە ڕەجایان لێ بکەین بۆی منداڵانمان بێبەش نەبن لە خوێندن سوپاس بۆ مامۆستایانی سەرتاسەری کوردستان چ ئەوانەی چوونەوە ژوورەکانی خوێندن چ ئەوانەی لە ژوورەکانی خوێندن لە هۆڵەکانی خوێندن نهاتنە دەرەوە هەموو ڕۆڵیان هەبوو بە بێموچەیی دەوامیان کرد بەڕاستی جێگای دەستخۆشیی زۆر گەورەیە بەڕێزان ئێمە لەو 4 ساڵەدا لە بیدایەتی کابینەدا کۆنگرێ پەروەردەییمان کرد لەو کۆنگرە پەروەردەیە دەیان شارەزای دەرەوە ناوە بەشدار بوون ژمارەیەکی زۆر بڕیارماندا لە بواری زانستی و لە بواری
هونەری لە بواری کارژێڕیەوە زۆر لەو بڕیارانە لە بواری جێبەجێکردندان سەرەڕای قەیرانەکان ئەگەر قەیرانەکان نەبوونایە ئێستا بێگومان ئەو بڕیارانە 100% جێبەجێ دەکرا. ئێمە پرۆژە یاسایەکی جوانمان پێشکەش بە پەرلەمانی کوردستان کرد خولی ڕابردوو. ئێستا ئەو پرۆژە لە بەردەستیانە بە پەسەندکردنی ئەو پرۆژە بە تەشریعکردنی ئەو پرۆژە مۆدیلێکی تری پەروەردە لە هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی و ئیداری و زانستیەوە دێتەکایەوە. ئومێدوارم ئەو خولەی پەرلەمان یەکەم ئیشیان ئەوە بی کە ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بکرێتە. ئێمە ئەو 4 ساڵە بودجەمان نەبوو لەبەر ئەو قەیرانانەی کە باسمان کرد و نەبوونی بودجە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە ژێرخانی پەروەردە کاریگاری سلبی لەسەر دروست بیتن. ئێمە ساڵانە ژمارەیەکی زۆر منداڵ دێتە قوتابخانە. هەر ئەو ساڵ ئەگەر بۆ نمونە وەرگری 168,000 منداڵ لە پۆلیەکی بنەڕەتی ناوی خۆی نووسیوە. تەنها بۆ ئەوەندە قوتابیە بۆ ئەوەندە منداڵە ئێمە پێویستمان بە نزیکەی 400 باڵەخانەی 18 پۆلی هەیە. ئێمە نەمانتوانێت ئەوە دروستکەن لەبەر قەیرانی دارایی کەواتە ساڵی ڕابردوو 3 ساڵ پێشترش ئەوە دروست نەکراوە بێگومان ئەوە کاریگەری بەجێهێشتووە. طبعی ئەو ئەزمانێک کە هەبوو من ناوێ بۆ مۆسەری بەڵام من دەمێ شتێک بڵێم کە وەزارەتی دارایی داهاتی نەبووە بودجەشی نەبووە بۆیە لە زۆر بەرنامەدا نەیتوانێت ڕۆڵی خۆی ببینیتن. بەڵام بە پێویستی دەزانم سەرەڕای نەبوونی بودجەش زۆر سپاسی جەنابی سەرۆک بارزانی بکەم کە ئەو کاتی سەرۆکی هەرێم و دوای ئەوە زۆر پاڵپشتی پەروەردەی دەکرد بۆی پەروەردە نەوەستێ. بەڕێز کاک نەسیروان بارزانی کە ئێستا سەرۆکی هەرێمە و ئەو کات سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو زۆر هاوکار و پاڵپشتی پەروەردە بوو. برای بەڕێزمان کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوە و هەموو ئەو خەڵکانەی کە ڕۆڵیان هەبوو لە پێشکەوتنی پەروەردە بەڕاستی پێویستە زۆر سپاسیان بکەین. ئێمە طبعی زۆر پرۆژەمان ئەنجامدا. یەکێک لەو پرۆژانە پرۆژەی هەڵمەتی نیشتیمانی نۆژەنکردنەوە و دروستکردنی قوتابخانەکان بە هیمەتێکی زۆر توانیمان زیاتر لە 100 باڵەخانەی قوتابخانە دروست بکەین. توانیمان زیاتر لە 2000 باڵەخانە نۆژەن بکەینەوە تعمیر بکەینەوە. ڕۆژێک لە سەفەرێکدا لە ئوردن کە لەلایەن وەزارەتی پەروەردە داوەتکرا بووین برایەکی خەڵکی هەولێر کە بزنسمانە گوتی چ ئیشت هەیە من بۆت بکەم. گوتم ئیشی یەکەمم ئەوەیە کە تۆ 6 باڵەخانەی قوتابخانەمان لە هەموو پارێزگاکانی کوردستان بۆ دروست بکەی. ئەوە پێم وایە گەورەترین هەدیە بۆ کوردستان و بۆ من شخصی. گوتی ناکرێت 4 دروست بکەین. گوتم خۆ قەزم لەسەری نییە 4ش دروست بکە باشە. ئەوەی هەولێر لە 11 ئازار ئیفتیتاحمان کرد نزیکەی ملیۆنێک دۆلار تیایدا سەرف کرد بوو. برادێکی زاخۆیی لە سەرانسەری کوردستان نزیکەی 9 مەکتەبی بۆمان دروست کرد. چەندین خەڵکی تر هەیە من نامەوێ باسییان بکەم چکە لە یەک لە مەراسیمەکان ساڵی ڕابردوو ڕێزمان لێنان پێویستە ئەو ڕێز لێنانە بۆ ئەو کەسانی قوتابخانە نۆژەن دەکەنەوە یان دروست دەکەن بەردەوام بێتن چکە لە ڕووی ئینسانیەوە و لە ڕووی ئاینیەوە بەڕاستی کارێکی زۆر گەورەیە ئەوانەی ئەو شتانە دەکەن. ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی بیانی لەگەر بریتیش کاونسڵ لەگەر یونسکۆ لەگەر یونسێف لەگەر بانقی دەوری چەندین پرۆژەی استراتیجیمان هەیە کە تایبەتە بە ستاندەردەکانی دەوری تایبەت بە قوتابخانە تایبەت بە مامۆستا تایبەت بە سەرپەرشتیار تایبەت بە کارژێڕی قوتابخانەکان. ئەو پرۆژانە بووتە سەبەبی ئەوەی کە ژمارەیەکی زۆر سەرکردە لە هەرێمی کوردستان بۆ پەروەردە دروست ببن لەو بوارە جیاجیانەی کە من باسم کرد. و دوا هەوڵیشمان کە ئومێدەوارم لەو کابینەیە وەزارەتی پەروەردە بتوانێت تیایدا سەرکەوی لەگەر زانکۆی لەندەنە چەندین جار سەردانی زانکۆی لەندەنمان کرد و دانیشتنمان لەگەریان کرد. پەیمانگایەکیان هەیە بە ناوی پەیمانگای ڕاهێنان. ئەوان بڕیاریان داوە لە نەتیجە ئیتیفاقمان لەگەڵ بکەن بۆ ماوەی 10 ساڵ بێنە هەرێمی کوردستان. بێگومان دەکرێت سوودێکی زۆر لە تەجروبەی ئەوان لە زۆر بواردا ئێمە وەربگرین. تا ئێستا لە پرۆژەی ڕاهێنانی ئێمەدا نزیکەی 22,000 زیاتر مامۆستا و سەرپەرشتیار تەبیعی خولیان بینیوە. و 342 پلەی سەرپەرشتیاریمان لەو ماوەیە بە پرۆسەیەکی زۆر عەدالەت دابەش کرد لە هەرێمی کوردستان. خۆشبەختانە ئەوەش بووە سەبەبی ئەوەی کە کاریگەری ئیجابی لەسەر پەروەردە دروستکە. گرنگترین پرۆژە کە تەنها ماوە بودجەی بۆ دابین بکرێ
دروستکردنی کۆمەلگای پیشەییە. ئەگەر کۆمەلگای پیشەیی دروست بکرێتن لە هەرێمی کوردستاندا ئەوە تەسیرێکی ئیجابی لە کۆمەلگای کوردستانیش دەکاتن. خەڵک لە زیاتی تەنها بچێتە زانکۆکان بەڵکو پەروەردە بە بازاڕی کار دەبەسترێتەوە، خەڵک لە زیاتی بستە ئامادەی دەستە ئامادەیی پیشەیەکان زیاتر لە 2 پیشە لە خۆ دەگرێتن. بێگومان ئەوە دیزاین کراوە، زەویشی بۆ دابین کراوە، تەنها گرفتەکە بودجە بووە. بینەوە سەر ئەزمونەکانی خۆمان کە ئێستا ئێمە بۆی کۆبوونەوە. بەبێ لە ماوەی ڕابردوو سەرڕای هەموو قەیرانەکان ئێمە ئەوەی پێمان کرا، خوددا شایەدا و خەڵکی دڵسۆزی شایەدا بۆ سەرکەوتنی پەروەردە و خزمەتی میلەتی خۆمان درێخیمان نەکردووە. ئەوەی لە تواناماندا هەبووە ئەوە بووە کە کردومانە. دەربارەی ئەزمونەکان من دەمەوێت ئەوە باس بکەم کە لیژنەی باڵای ئەزمونەکان لە هەرێمی کوردستان سەربەخۆیەکی تەواویان هەیە. ڕاستە لە ڕووی یاساییەوە سەر بە وەزارەتن، بەڵام هیچ کات وەزیر یان ڕاوێژکار یان بەڕێوەبەرە گشتیەکان تەداخولی دانانی ئەندامانی لیژنەی باڵا یان لە چۆنیەتی دانانی پرسیار یان ئەو کەسانی کە پرسیار دادەنێن بە هیچ نەوعێک تەداخل ناکەن. ئەوە بۆ مانای نییە کە ئێمە و ئەوان لە یەکتر جیابی نەخێر، ئێمە ئامادەین تەداخلی ئیجابی هەر پێویستیەکیان هەبی جێبەجێ بکەین. و بۆ ئەو ئیستقلالیان هەیە لەبەر ئەوەی پەیوەندی بە نمرە و بە ئایندەی ڕۆڵەکانمان هەیە، قوتابیان هەیە، خوێندکاران هەیە. بۆیە ئەوان بەڕاستی ئیستقلالیەتی تەواویان هەبووە. مەسەلەن ئێستا یەکێک لە من بپرسی چێ پرسیاری بیرکاری داناوە، بەخوا من نازانم چێ داینەوە. بەڵام ئەگەر گەیشتە ئەوەی شتێک لە مابەینی قوتابی و لە مابەینی لیژنەی باڵا بیتن، ئەگەر ناڕوونیەک هەبی غوبنەک هەبی، بێگومان ئێمە تەداخل دەکەین بۆ ئەوەی بڕیار بدرێتن لە ساڵحی خوێندکاران و قوتابیان. بێگومان هەموو ساڵان لە کاتی تاقیکردنەوەکان پرۆپاگەندە زۆر دەبیتن. زۆری ئەو پرۆپاگەندە پەیوەندێکی نەفسی بە خودی تەڵەبا، بە مامۆستایەکەی، بە قوتابخانەکەی، بە خانەوادەکەی هەیە. دیسان تەکید دەکەمەوە کە سەرەڕای ئەو هەموو قسە و قسەڵۆکانە کە لەو ماوەیە دروست بوو، بەڵام ڕێژەی سەرکەوتن لە تاقیکردنەوە وزاریەکان ڕێژەیەکی زۆر ئیجابی بووە. ئێمە ئەگەر تەمەشا بکەین لە هەرێمی کوردستان لە ئیمتیحانی وزاری پۆلی 12 نزیکەی 2700 پرسیار لە بۆ تەڵەبە دانراوە بە هەموو زمانەکان، بە کوردی، سۆرانی، بادینی، ئینگلیزی، سریانی، تورکمانی، عەرەبی، زمانی عەرەبی. لەو 2700 پرسیارە 17 پرسیار بە تایبەتی لە زمانەکان ڕای جیای لەسەر بوو لە نێوان ژمارەیەک مامۆستا و لە نێوان ژمارەیەک مامۆستای تر. ئێمە بڕیارماندا کە لیژنەیەکی تایبەت بەو مامۆستایانە لە پارێزگاکانی کوردستان بێن تەماشای ئەو پرسیارانە بکەن کە مناقەشەی زۆریان کرد لە لیژنەی باڵای ئەزمونەکان. بێگومان گەیشتنە ئەو نەتیجە کە ئەو 17 پرسیارە لەو مادە جیاجیانە بڕیاری لێ بدرێ لە بەرژەوەندی قوتابیان و خوێندکاران. بێگومان ئەگەر تەماشای 17 پرسیار بکەیت مقارنەتەن بە 2700 پرسیار بە هەموو زمانەکان ڕێژەیەکی زۆر زۆر کەمە. و هەمومان دەزانین هەر ئیشێک کە ئینسان بیکاتن کەمال تەنها بۆ خودای گەورەیە. هەر ئیشێک کە ئینسان بیکاتن دەکرێت 1% احتیمالی کەم و کوڕیدا بدەین. بەڵام لە نەتیجە ئێمە قەرەبوومان کردەوە، لیژنەی باڵای ئەزمونەکان قەرەبووی کردەوە. بۆ نمونە ئێستا ئەگەر تەماشا بکەین تەنها لە خولی یەکەم، لەبەرەوەی جەنابتان دەزانن زۆر تەڵەبە هەیە دەرسێک دوو دەرس چەند دەرسێکی هێشتەوە بۆ خولی دووەم، کەواتە خولی دووەم قیاسرا لەگەڵ خولی یەکەم کۆ دەکرێتەوە. ئەوە کاتە دەبتە قیاس کە نەتیجەی کۆتایی ئیعلام بکرێتن. بەڵام بەس لە خولی یەکەم نزیکەی 3000 کەس دەرەجەی 90 تا 100یان هێناوە. و ئەو 3000 کەسەش ئەگەر دەچینە ناو پرۆفایلەکان کە دراسەمان کردێت تەمەشامان کردیا 95 خەڵکی فەقیر و هەژار و ئەو خەڵکەیە کە تەنانەت ئیمکانێتی داراییشی نییە. و ساڵانی ڕابردوو 1 هەتا 100 لە تەڵەبەکان بەپێی تەسەسول ئەو کەسانە بوون کە نە خەڵکی بەرپرسیان هەبوو دەرەجە یەک، نە ئیمکانێتی داراییشیانە، وەرچەندە ئەوانیش حەقی خۆیان بە حەقی خۆیان هەموو مافەکانی خۆیان بەدەستبینن. بۆ نمونە ئێستا ئەگەر من بە کورتی باسی چەند دەرەجەیەک بکەم کە ئەوانی ئیمتیحانیاندایە لە بەشی زانستی، لە زیندەوەرزانی
ڕێژەی دەرچوون لەوانی ئیمتیحانیان کردووە 76.5%. لە کوردی ڕێژەی دەرچوون 90%.22. ئەوانەی کە لە کوردی ئیمتیحانیان داوە 90%.22 دەرچوونە ناجح بوون. لە بیرکاری ڕێژەی دەرچوون 59%. لە عەرەبی ڕێژەی دەرچوون 90%. 90.58. لە کیمیا ڕێژەی دەرچوون 85%. لە ئینگلیزی ڕێژەی دەرچوون 59%. لە فیزیا ڕێژەی دەرچوون 69%. ئەوە ئەگەر لە کۆی ئەوانەی بابەت بە بابەت وەگرین، بەڵام ئەگەر کۆی بابەتەکان وەگرین بەو کەسانەی کە دەرسیشان بەجێهێشتووە ڕێژەی دەرچوونی ئەو ساڵ لە ئیمتیحانی وزاری 46%. بەڵام ساڵی ڕابردوو 28% بوو. پێرار 25% بوو. کەواتە ئەو ساڵ ڕێژەی دەرچوونی کولی کە ئەگەر هەموو بابەتەکان حسابکەین 48%. و ئەگەر خولی دووەمیش تەڵەبەکان کە تاقیکردنەوە ئەنجام دەدەن بێتە سەری بەلای کەم، ئەویش نزیکەی 25 تا 30% دێتە سەر ئەو ڕێژە تەبیعی بە تەقدیری ئێمە. لە کۆتاییدا دیسان تەکید دەکەمەوە کە ئێمە پاڵپشتی سەرکەوتنی هەموو قوتابیان و خوێندکاران دەکەین، چاویان ماز دەکەین. ئەوانە کوڕ و کەس و کاری ئێمەن، ئەوانە ئایندەی وڵاتی ئێمەن و دەستخۆشی لە هەموو مامۆستایان و سەرپەرشتیار و بەڕێوەبەرەکان دەکەم، دەستخۆشی لە ژنەی باڵا، دەستخۆشی لە هەموو ئەوانەی کە هاوکار بوون بۆ سەرکەوتنی ئەو پرۆسە گەورەیە کە نزیکەی 4000 هۆڵی تاقیکردنەوە لە سەعات 4 بەیانیەوە پرسیار دابەش دەکرا. تەنانەت لە یەک لەو هۆڵانە لەو 4000 هۆڵە خەرقێک یان تەسریبێکی ئەسئیلە نەکرا بە هیچ جۆرەك. بێگومان ئەوە پرۆسەیەکی زۆر گەورەیە و سەرکەوتنێکی زۆر گەورەیە و هیچ سەرکەوتن و پرۆسەیەکیش بەبێ کەم کوڕی نابێتن. سپاس بۆ لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان کە ئەوڕۆ گوێیان لەو قوتابیانەش کرد کە ناڕازی بوون و داوایەکانیان گەیاندە ئێمە و ئێمەش هاوکار بین بۆ ئەوەی قەرەبیان لەبۆ بکرێتەوە. سپاس لە بۆ یەکێتی مامۆستایان، سپاس لە بۆ وەزارەتی ناوخۆ، وەزارەتی گواستنەوە و گەیاندن کە هاوکار بوون بۆ سەرکەوتنی ئەو پرۆسەیە. سپاس بۆ هەموو ئەوانەی کە ناومان نەهێنان، دەستیان خۆش بیتن. ئینشاڵڵا ئایندەی هەموو لایە گەشە و کوردستان ئاوەدان هەر سەلامەت بن، زۆر بەخێر بێن سەرچاوە. زۆر سپاس بۆ سەردەم قوتابیان و خوێندکاران. پیرۆزبایی گەرم لە قوتابیان و خوێندکاران دەکەین بۆ وەنەی بەنجامکردنی پرۆسەی ئەزموونە گشتەکان لە هەرێمی کوردستان و پیرۆزبایی لە سەرکەوتوەکان دەکەین. هیوادارین ئەوانەی کە سەر باڵێن ماونێتەوە هیوای سەرکەوتن بۆ ئەوانیش دەخوازێن. زۆر سوپاسی هاوکارانم لە لێژنەی باڵا دەکەم و سوپاسی ئەندامانی سەرۆک و ئەندامانی لێژنەی لەقی پارێزگاکان دەکەم و هەروەها سوپاسی لێژنەی لەقی پەروەردەی قەزاکان دەکەم. سوپاسی سەرجەم سەرپەرشتیاران و مامۆستایانی بەڕێز دەکەم کە ڕۆڵی کاریان هەبوو لە بەنجامگەیاندنی پرۆسەی ئەزموونە گشتەکان. لێرەدا ناوی قوتابیا یەکەمەکان دەخوێنینەوە، قوتابی خوێندکاران کە سەرەتا بە قوتابیانی پۆلی نوێی بنەڕەتی دەست پێ دەکەن. لە پۆلی نوێی بنەڕەتی دوو یەکەممان هەیە، ئەنوار شێزاد ئەسعەد حادی، یەکەمی دووبارە محەممەد عەلی عوسمان محەممەد، دووەم کەژ بەرزان مەحموود ئەحمەد، سێم سەنا مقداد مەولود حاتم، ئەوانە پۆلی نوێی بنەڕەتی کۆتاییە هات. ئەوانەش یەکەمەکانی سەرئاستی هەرێم بەشی زانستینە. قوتابی یەکەم مەنسوور قادر محسین یەزدی، پێدراوی نوێی هەبوونەوە خۆی دروسێ. دووەم شایەن شەمال ئەبوبەکر حوسێن، دووەمی دووبارە ژیاکۆ کاوە محەممەد ئیبراهیم،
دووەمی دووبارە هەژی بەنگین تاهر عوبێد 99 سادە. دووەمی دووبارە ساڵێ شوان خورشید حەسەن 99 سادە. ئەوانەی ناویان بخوێنینەوە ئەوانە هەمیان سێمن. دالیا هاشم عارف قطة 98.6. آسيا صالح علي قادر مير كمال محمد شريف لارا آوا حمد صالح كريم مالي هيوا حمد سعيد هسي عثمان صالح محمد جير محمد رسول كريم فاتح رمزي فاتح عبد الله سرج ظاهر علي كريم شيدا حمد امين عبد القادر فتاح. ئەوانە دەرچوانی بەشی زانستی بوون یەکەمەکانی سەراستی هەرێم. ئەوانەش دەرچوانی بەشی وێژەین یەکەمەکانی سەراستی هەرێم. یەکەم سەهەند سەرکەوت محەممەد عەلی عەبدوڵڵا 97.43. دووەم هەدیە بەدرخان سەعید مستەفا 96.86. دووەمی دووبارە کەوسەر محەممەد حەمە ڕەشید ئەمین 96.86. سێم زەینەب وهاب محەممەد وهاب 96.29. سێمی دووبارە نارنج عوسمان حەمەد ئەمین وەتمان 96.29. ئەوانەی دێن ناوی دابی یەکەمەکانی پیشەینە 5 بەشە. بەشی یەکەم بەشی پیشسازی ئەیوب هەژار عەلی مستەفا 93.9 یەکەم. سۆما محەممەد فاتح ناسح 90.2. سێم سارە هێرش غەریب ئەمین. چوارەم لانا کەمال محەممەد صالح ئەوەش سێمی دووارەیە. ئەوە بەشی پیشسازی بوو. ئەوەیان بەشی بازرگانیە. شێروان محەممەد محمود ڕەسوول 84.86 یەکەم. یادگار کەمال محەممەد ڕەسوول 84.43 دووەم. ئەکرەم حەمەد ئەمین عەبدوڵڵا قادر 83.93. ئەمانە دەرچوانی یەکەمەکانی بەشی کشتوکاڵن. زولەیخا ئەنوەر ئەحمەد ڕەسوول 86.89 یەکەم. لابان مستەفا محەممەد ئەحمەد 82.22 دووەم. یوسف فەهد عەبدوڵڵا محەممەد صالح 78.11 بەشی چوارەم بەشی گەشتوگوزار. ئالیا نەبەس محەممەد عەلی 90.75 یەکەم. سەیمان عومەر عەلی محێدین 85.13 دووەم. ڕۆزا محەممەد ئەحمەد محەممەد 82.38 بەشی پێنجەم بەشی خوێندی ئیسلامیە. عەبدوڵڵا هیوا یوسف حوسێن 95.56 یەکەم. زەینەب نیازی مستەفا گومەر 92.11 دووەم.
سەرباز تاوان ئەبوبەکر محەممەد فەرەج 9.9 سپاسمان دەکەم پیرۆزبایی لە سەردەم قوتابیان و خوێندکاران دەکەم.